وزارت روشنبیری هرم کردستان داخل کمپانیای پخشان نافخو کرد و پخش کانال عربی بیانی را بگرم تایبت ینکود جاتیا برجواندی نتویت کن و ینکود بن صدماتک دانا آشتاویا کمالاتی و روشا کردستانه. وزارت روشنبیری نویسار بو کمپانیای پخش نافخو یونایتد میکس میدیا، لایف دریم، فامیلی باکس او باکس و نجمت الاعلام شان دیکو تداج خاصیه پخش کانال عربی بیانی را گرید. هر کمپانیا کو پابند نبید دلگور یاسای رفتار القلبه تکرن. بردفت که وزارت روشنبیری برای ازنام قورامی نوکل استودیو مهوانه من السر و مجارکاک نامق بخیر بین. زور سپاس. بو چه بریارتان ده؟ ولی سرتا من نمی پیشوی جواب بدم و ایواری ایو باش. بخیر بین. برخدانی روز آوا باش یادارم که همومان به یک دست و به یک دلو به یک جان اوی که ایبینین زورترو به هستر بید. اما بو ام بریاره من ده البته بریاره که دو بعدی هی یکان اوی که هر خودی او کمپانیانه سرپیچیان کرد ولوی که او امیرانه بتنابو پخشی کانالی ناوخون. بله. او کانالانی تریان لسر پخش کرد او باشی کیتی بلام اما وکو هرم یک بو اوی بروی دنیا دا بکرینه هندێک جار چاوپۆشی لە هەندێک شتەکەین بۆەوەی مەسەلەن دەستگایکی ڕاگەاندنی وڵاتێکی تر بێتە ئێرە ئەم ئازادیەی ئێرە ئەم پێکەوە ژیانەی ئێرە ئەم جوانیانەی ئێرە پیشانی دەرەوە بدات بۆیە هەندێک جار هەندێک چاوپۆشی دەکرێت بەڵام کە هاتە سەر ئەوەی دەست بۆ پیرۆزیەکانی میلەتێک ببرێت دەست بۆ خەباتی ئێمە ببرێت بیری شۆڤێنی زەق بکرێتەوە تێیدا و شەڕوانی ئێمە و پێشمەرگەی ئێمە و خەباتکاری ئێمە بە بچووک بکرێتەوە لە بەرچاوی عالەما ئەوە نەک ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری هیچ تاکێکی کورد ئەمەی پێ قبوڵ نییە بۆیە ئێمە لەو سۆنگەیە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە مافی خۆی زانی کە لە ستۆپ بەو کەناڵانە بکات دیارە کەناڵەکانیش دیارن کە کێوکێن ئەوانن کە تاسەر ئێسقان شۆڤینین بەرامبەر بە کورد. باشە کاک نامق کەناڵ هەیە یانجی با بڵێم راوتەر هەیە ئامێر هەیە بە ئینتەرنێتی شەکە ئەی بوو ئەوانە بریارێکتان نییە؟ ئەزانی ئێمە ئەوانەی کە لای ئێمە هەندێکیان مۆڵەتیان هەیە هەندێکیان مۆڵەتیان نییە ئەوانەی کە لە ژێر ڕکێفی ئێمان ئەوانەی کە لە ڕێگەی با بڵێن دیارن ناوەکانیان بەڵام فعلەن تۆ بەردەوام تەکنەلۆژیا لە پێشکەوتنایە ئەوانە ینی پابندین بە کۆمپانیایکی تایبەتەوە ڕاوتەرێکی تایبەتە ینی نییە بە با بڵێن پابند نییە لە ژێر ناوی کۆمپانیایەکە بە تایتڵی کۆمپانیایەک بە لۆگۆی کۆمپانیایەکەوە پەخش ناکات یان پەخشەکان بڵاو ناکاتەوە بۆیە هەندێک جار ئەوەش ئەبێتە گرفت بۆ ئێمە تێگەشتم یعنی لەگەڵ ئەوانێکە بتوانن مامەڵەیان لەگەڵ بکەن ئیجراتیان لەگەڵ وەربگرن ئەمانن بڵێ ئەوەی کە ئێستا باسییانەکەین بڵێ بەڵام ئەبێ بۆ ئایندە ئەوەش بیر لەوەش بکرێتەوە کە ئەمە دوو ئەوەی نییە دوو سەری نییە مەسەلاً دوو دیوی نییە دوویەکیاڵن ئەو ئازادی ڕادەربرینە ئەگەرەتانەوێت ئێوەش بۆ خۆتان کەناڵەکانتان هەیەوەش بۆ خۆتان بەسراحەت قسە بکەن نەخێر نا ئازادی من تا ئەو شوێنێک کە ئازادی تۆ پێشێل نەکەم بەڵام ئێمە وەکو نەتەوە هەندێک خەتی سوورمان هەیە ینی ناکرێت گەلی ئێمە ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا لە ژێر ڕەحمەتی تۆپ و تیاری تیرۆرسانایە ئێمە ڕێگە بدەین کەناڵێک لە سێڤەرەکانی ئێمە و پەخش بکات و دژی بزوتنەوەی ئازادی خوازی ئێمە ئیش بکات باشە ئەمە ناچێتە خانەی ئازادیەوە ئەمە ئەچێتە خانەی ئەوە کە ئەبێ لە کۆمەڵک هەنگاوە ئەرکی ئێمە بوو ئەلێرە بەوانە بڵین ستۆپ باش وەکو وەزارەتی ڕەوشەنبیری جارێکی تر ئەڵێم چونکە من ڕۆژنامە نووسم من لە کەناڵێکی یان تووڕێکی میدیایی جیهانی شەکەم لە ڕووداوی شەکەم بەڵام ئەو پرسیارەتان لە یەکەم ینی زۆر لەو کەناڵانەی کە باسەکەن یەکەم شت ناوی هەنێک کەناڵم پێدەیت ئەتانەوێ مەسەلاً ڕێگری لەوانە بکەن زیاتر لە کورد نەدەن ینی بەڵێ ئەو کەناڵەکان دیارن جەزیرەیە حەدەسە عەرەبیە باشە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی ڕەوشەنبیری قسەتان کردووە لەگەڵ ئیدارای ئەو کەناڵانە چونکە ئەو کەناڵانە لە ناو هەولێر ئۆفیسیان هەیە چونکە زۆر جار کەشت ڕوو ئەدا بانگی بالیوزەکەی بانگی نوێنەری وڵاتێکەکەیت لە وڵاتی خۆت پێڵێ کاکە من لەو ڕفتاری ئێوە ناڕازیم هیچ بانگ نەکراون ئەوانە پێیان بڵێن مەسەلاً ستۆپ ئەو فەیک نیوزە ستۆپ ئەو ڕفتارە ناشرینە ئەو قسە ناشرینانە لەسەر ئێمە یاسامان هەیە بڵێ ئێمە بەپێی ئەو ڕێنمایی کە هەمانە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 لە بەرگەی سێمیە ئەمانەی هەمووی تایە
بۆیە هەر شتێک پێچەوانەی ئەم برگانە بوو ئێمە ئۆتۆماتیکی هەنگاوی یەکەم ڕایەگرین باشە ڕایەگرین بەخشەکە ڕایەگیری بەڵێ بە پێی دەسەڵاتی خۆت بەڵێ ئەمە هەنگاوی یەکەمی باش. هەنگاوی دووەم ئەکەوێتەوە سەر ئەوەی کە کێ سکاڵاکارە چونکی ئەو کاتە ئەکەوێتە مەسلەی داواکاری گشتی و دادگا و ئەمانە بۆ ئەوەی کە ئێمە ئەبێ ئەم کەیسانە بجوڵێن ناتوانانی وەکو حکوومەت سکاڵاکار بیت ئێمە بۆ حکوومەت ئەتوانین بۆ نا ئەتوانین و بەڵام ئێمە لە بابڵین لە هەرێمی کوردستانە داواکاری گشتیمانێ ئیدعال عاممانێ ئەو بابڵین داینەمۆی جوڵاندنی ئەو کەیسانەیە جا ئێمەش بەیەکەوە بردمان هەیە بردێکە کە کۆمەڵک وەزارەت ئێمە گواستنەوە گایانە فەرمانگە میدیا و زانیاریە با بڵین وەزارەتی ناوخۆیە ئێمە بەیەکەوە بردێکمانەیە بەردەوام بەدڵنیایەوە بۆ ئەم بابەتەش قسەمانە بێت تاوەکو ئێستا لە ناو هەرێمی کوردستان هیچ سکاڵایەک نەبوو لەسەر ئەو کەناڵانە یان ئۆفیسەکانیان لە ناو هەرێمی کوردستان ئەوە ئەبێ داواکاری گشتی نازان ئاگادار نین سکاڵا نایەتە لای ئێمە بەڵێ بە هیچ ئاگاداریش نین چونکە ئێوە ئەندام لەو بۆڵێن بەڵام ئێمە کۆبوونەوەی دەوریمانێ تا ئێستا ئەم ئەحداسانە هاتوۆتە پێشەوە ئێمە کۆبوونەوەمان نەکرد بە تەمای شتێکی وان بۆ هەموو شتێکە بێ ئەمە خۆمان ئامادە بکەین زۆر زۆر سپاس دەکەم ڕێز نامە قەورامی بوو بورایك پرسیارتریشی لێ بکەم پێشەوە سپاس بکەم ئەو ڕاگرتنە تاوەکو کێ بەرداوامە بێ ڕەنگە بۆ هەمیشەی بێت ڕەنگە بۆ هەمیشەیی بێت ئاعتیما دەکاتە سەرچی بەپێی ئەم یاسایە ئەو سێرڤەرانە بۆیان نییە کەناڵی بیانی پەخش بکەن هەرچی کەناڵێک بێت دەستخۆش زۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاس